ئەو بۆنە ناخۆشە ئێمە تەبعاً ساڵی پاریش هەر هەمان شت ڕوویە ئەم بۆنە لە کارگەکانی سنووری ناحیە عەربەتەوە سەرچاوەی گرتووە چکە جاری پێشوو ساڵی پێشووتر ئێمە بە پاڵپشتی دادگا تەداخولمان تیا کرد و توانرا کاری لەسەر بکرێ ئێستش فەرمانگەی ژینگەی سلێمانی قایمقامێتی سلێمانی پارێزگای سلێمانی ناحیە عەربەتمان ئاگادار کردوێتەوە لەگەڵ داواکاری گشتیە کە زوو بێنە سەرخەوت و بۆ ئەوەی ئەم بۆنە نەمێنێت چکە تاسیری هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان چکە بەڕاستی کاریگەریەکەی بۆ ئێمە وەکو وتم من دوێنێژ لە یەکێ لە کەناڵەکان کە ئەم کارگانە ڕەنگە سوودی هەبێت لە بواری گشتی بۆ منتیقەکانی تر بەڵام لە بواری ژینگەیی مەترسی هەیە بۆ سەر ئێمە وەکو قەزای شارە زوور بۆیە ئەگەر ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە پێمان وتن ئیجراعات نەکەن ئێمە داواکانی لە داواکاری گشتی خۆی بێتە سەرخەوت و بتوانین ئیجراعاتی پێویست بکەن و لێرەشەوە داواکارمان لە ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە هەوڵ بدەن کە لە کەرتی تەندروستی و لە کەرتی ئاویشا و لە کەرتی ژینگەیە ئاوڕێ لە قەزای شارە زوور بنەوە